باشتر دەکەین لەبارەی لێدوانی بارزانی کە لە نۆزەیە بۆ بۆچوونی جیاواز لەسەر پۆستەکەی دروست بووە کە لێدوانیدا لەبارەی ئەوەی کە لەم ساڵدا ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت بە میواندارەتێرێک لە بەڕێزان مەحموود حاجی عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. هەروەها بەمان فەیسەڵ ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە بەڕێزیشان لە زاخۆ لەگەڵمان دەبن. بەڵە کاک مەحموود شەوتان باشەوەی کە بارزانی ڕایگەیاند لەم ساڵدا ڕیفراندۆم ئەنجام دەدەن. ڕای ئێوە چییە سەبارەت بە ئەنجامدانی ڕیفراندۆم لەم ساڵدا؟ زۆر سپاس بۆ جەنابەت و بۆ بینەرانی کەناڵی تەلەڤیزیۆنی NRT و بۆ میوانەکەشت هاوڕێ و هاوکارم کاک بەمان لە زاخۆوە و دەستخۆشی لە جەنابیشتانەکەم بۆ وروژدادنی ئەو پرسە گرنگە. بێگومان دیارە ئێمە چوەکو فراکسیۆنی گۆڕان چوەکو گوتەبێژی سیاسیشمان یاوەکو بیرۆی سیاسیمانەکو بزوتنەوەی گۆڕان بێگومان ئەم شتە بەنسبەت ئێمەوە تازە نیە. ئەم قسانەی کە جەنابی کاک مەسعود لە ڕۆژانی ڕابردووە کردی پێمان وایە بێشتێکی ئەوتۆ و تازەی تیانێ و جێی بایەخوانش نییە ئەوە ئیلا لە ڕێگەی گوتەبێژەکەمانەوە قسە و باسی لەبارەوە کرا. بەڵام سەبارەت بە ڕیفراندۆم و ڕاپرسی شتێکی نوێ نییە لەبەرەوە زیاد لە 10 ساڵ تێپەڕی بەسەر ڕاپرسی وەکو ئاگدارین لە ساڵی 2005 ڕاپرسی کرا ئەو دەمەی کە لەلایەن کۆمەڵێ خەڵکی بیرمەند و دڵسۆزی گەلەکەمان و لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و لەلایەن کۆمەڵە خەڵکی تێکۆشەرەوە لەگەڵ هەڵبژاردنەکانی ساڵی 2005 سندوقی ڕاپرسی دانرا. ئەو کاتە بەداخەوە ئەم لایەنانە کە لە گەرمەی سەرقالبوونیان بوون بە پرسی یەکپارچەیی خاکی عێراق و لە بەغا سەرقاڵی ئەوە بوون ئەگەر دژیشی نەبوون بەڵام جێی بایەغ نەبوون. بۆیە ڕاپرسی پێم وابێ شتێکی نوێ نیە و ڕاپرسی ئێمە لە ڕابردووە بۆ خۆتەزانی خەباتی درێژخایەنی میلەتەکەمان لە سەرجەم شۆڕشە یەک لە دوای یەکەکاندا ئەو هەموو خەبات و خوێنڕشتنا ئەو هەموو گیانفیدایەکە لە ڕابردووە دراوە بۆ ئەوە بۆ بە سربەخۆی کوردستان بووە. پێمان نییە کەسێک دژی سربەخۆی بێ یا دژی ڕاپرسی بێ لە هەر تاکێکی ئەم کوردستانە بگرە لە مناڵ تاوەکو پیرێک هەمووی لەگەڵ سربەخۆی کوردستانە. ئێمە ڕاپرسیمان بۆچێ کەسێک کە ئایا کەسەیە دژ بە ڕاپرسی بێ ئایا کەسەیە دژ بە سربەخۆی کورد و کوردستان بێ پێم وایە ئەوە نیە. بەڵام ڕاپرسی پێویستی بە زمینە سازی هەیە و بە پێویستی بە وەسائل و کەرەسەی بەردەست هەیە. لەوەها بارودۆخێکە سربەخۆی کوردستان ئێمە لە هەموو کاتێک و لە هەموو کەسێک زیاتر خۆشحاڵین و پێشوازی لەکەن. بەڵام پێمان وایە زمینە سازی دەوێ نەک بەو کاڵ و کرچێک کە ئێستا لە ئارادایە. بەڵام کاک مەحموود هەر لە لێدوانەکەیە دەڵێت دوای سربەخۆیی کوردستان دەستبەرداری پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان دەبێت. ئەمە شتێکی نوێ بۆ بزوتنەوەی گۆڕان؟ دوای سربەخۆیی کوردستان ئاخرکام سربەخۆیی کوردستان ئایا سربەخۆیی کوردستانی گەورە یا سربەخۆیی باشووری کوردستان؟ ئەگەر سربەخۆیی باشووری کوردستانە خۆ هەمومان نەزانین نزیکەی 25 ساڵە ئێمە بۆ خۆمان نیمچە سربەخۆییەکمان هەیە لە کوردستانە و لەو ماوەی ڕابردووشە بڕیار بوو سربەخۆیی ئابووری ڕابگەێنی کە بەداخەوە شکستی خوارد و ناد. ئەگەر سربەخۆیی کوردستانی گەورەیە جێی خۆشحاڵی 40 ملیۆن کووردا و جێی خواست و باس و پرس و ڕاو تێکۆشانی هەر چوار پارچەی کوردستانە کە هەر لە باشوور باکوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا کە خەباتی جیاجای بۆ کرێت سەرجەم حیزب و سیاسی و حیزب سیاسیەکان و لایەنەکان و هەر هەمومان. بەڵام ئایا ئەم سربەخۆیە کەیە سەقفێکی زەمەنی هەیە وا گریمان ئێمە جارێ پرسی گرنگمان لە پێشە و شەڕی داعشمان لە پێشە و قەیرانی کۆمەڵێک قەیرانی گرنگمان لە پێشە. ئایا ئەمانە کەی بە کۆتاگە و ئیلا ئێمە دەستخۆشی لە هەر کەسێکەکەین کە بتوانێت سربەخۆیی کوردستان ڕابگەێنێ.
بەڵام ئایا سەربەخۆیی کوردستان هەروە ئاسانە؟ سەربەخۆیی کوردستان کاکچیا قاتێک نییە لە لای خەیاتێک هەڵی دووری بە باڵای کەسێکە. سەربەخۆیی کوردستان پرسێک نییە چوار کەس لە ژوورێکە قسە و باسی لە کەسەر بکە کۆتایی. سەربەخۆیی کوردستان زەمینە سازیەوە، سەربەخۆیی کوردستان پەیوەندی و علاقاتی خارجی ئەقلیمی نیشتمانی دەوێت. سەربەخۆیی کوردستان پشتیوانی تەواوی نێودەوڵەتی دەوێت. سەربەخۆیی کوردستان ئابوووریەکی بەهێزی ئەوێ. سەربەخۆیی کوردستان ئاسایشێکی بەهێزی ئەوێ. سەربەخۆیی کوردستان پتەوکردی بنەما و پایگاکانی دیموکراسیە دەبێت. سەربەخۆیی کوردستان پەرلەمانێکی جدەیە، چکە هیچ لە دنیادا حکوومەت هەیە بەبێ پەرلەمان. هەموو ئەوانەی کە باسی لێوە کرێ بە بنەمای یاسایی ئەکرێ، بە پرۆژە ئەکرێ. ئەو پرۆژە و بنەمای یاسایانش لە پەرلەمانەوە کرێ. کە تۆ پەرلەمانەکەت ئیفلیج بێ، ئەم سەربەخۆیە خۆ خەوێک نییە ئیمشەو بیبینین و بەیانی بێتە دی، تەمە ناکەین بێتە دی. بەڵێ کاک مەحموود دەگەڕێم وڵات. کاک فەمان شەوی ئێوەش باش پاش لێدوانی بارزانی سەبارەت بە پرسی ڕاپرسی لەم ساڵدا ڕای ئێوە چی؟ ئایا وەکەوەی کە کاک مەحموود باسی کرد پێویستی بە زەمینە سازی نییە؟ سلااول تابن کاکچیا سلااول بینەرێن NRT و هەواڵێ بەڕێز کاک مەحمودی بن. دیارە بۆ چۆنامەوەک و پارتی دیموکراتی کوردستان یان فراکسیۆنا پارتی ناوا پەرلەمانی کوردستانێدا ئەو داخوایانیا و ئەڤروکە هاتیە بەڕاوەکردنش لای جەنابێ سەرۆکی هەرێما کوردستانی و پەسەند و پشتگیری زانین و ئەو ڕۆیا بوومە وازح بیەک و ئەم دڵنیا بینەک و ئەو بارودۆخێک و ئەڤروکە ناوخۆیە هەرێما کوردستانی و هەروەساڵ عێراقی بگشتیدا بۆ کوردا ئەن وەکو نەتەوایان هەرێما کوردستانی هاتیە پێش. باوەڕ ناکەم یان تەسەوەڕ ناکەم جارێکا دیترێت مێژوێدا دووبارە بتن ڤەژبەر هەندێژی قۆناغان و کە gelekî giring û hestiyarî zanîn divêtin ev babete û ev qonaxa hebêne îstiglalkirinê bo hindê Kurd û Kurdistanî qebzeyeka dîtir ya giring pavêjin û berevpêj ve biçin. û dîsa jî li vêrê divêtin em ji bîr nekin ku berbeskirina rapirsiyê û lêzevîna xelkê Herêma Kurdistanê bo hindê ka aya gel serbexweyên gel serbexweyên înin ez tesewwur nakim ku ev babetê hat bitin qorixkirinê yan jî hat bite hesirkirinê ji layê kesekî yan çend keseka ve belku berdewam Cenabê Serokê Herêma Kurdistanê ew çendeha diyarkirinê ku li demê ragihandina serbexweya Kurdistanê da serçawê hêza me yan mazderê quweta me hemiya tinê gelê me ye em dêl gelê xwe zivirîn bo hindê ew biryarê li hindê bin aya hîn gel serbexweyê dane yan ne. Kewate li her demê ku gel biryarê bidin gel serbexweyê yan ev serbexweyê hingê gel bi giştî dê tehemilê li wan asarakin evên ku ji wê biryarê derdkevin. Gel hindê jî da divêtin em ji bîr nekin ku girêdana rapirsiyê û ragihandina serbexweya Kurdistanê çend babetek gave yan jî çend pirsekê navxweyî ve renge tesewwura min ya şexsî gelekî guncay û cihê xwe da nebitin belku tinê nimuneyeka biçîk dê vê çendê şirovekîn yani behskirina vê yan girêdana babetê rapirsiyê û melefekê hinde giring û hestiyar û xewna mêjûneya xelkê Kurdistanê tinê ji bîrbirin û siskirina xelkê Herêma Kurdistan eger ne hiç manayeka dîtir nîne evroke kesek daxilî sijnekê bitin û ew kese bîjtin pîş şêweyekî ez sijnê dernakevim îlla eger ez bixwe zewacê bikim xaniyekî durust bikim seyareyekê bikirim. برای برس اگر تو ناف سجنه دا بی پیش شوایی که مستحیله تو بشیوان طموحت خوب جبینه و الا اگر تو سجنه در کوی پاشی تو حول دی بو هنده کتب آوات خوب جی بو ما وکو نتوا کرد و با هرما کردستان دویتن ام خوشوی قیده در بخین مستحيلة كو زفرينامة جارة كاديتري باشك شامة خو جريدان بعراق كاروخاي و دارماي وش حميلة أنا كذا چه جانب سياسي به چه جانب آبوري به چه جانب تراثي بتن هر لا يا أمني بتن يعني هر لا أنا كديتري بتن تنه أبا برنگار كرنا هرما كردستان و نتوا كرده بهندك آثار ديتر ين خرابتر جوانا أبن كو أفريقيا بسرما هاتين كولوانا چنامبرينا خلق هرما كردستان بتيان جي برنگار كرنا ما گل هيزا كدرندايا وكو داعش بويا دویتن امش بیر نکن و ام همی بابت یانجی ملف
ریفراندوم و بابت سربخویا کوردستان کارچوا و بابت ریپریبینا داعشش لای همی هزولانین کردی و همی هزولانین کردی سر یک مزا گفتگو کم کردن و به دو دلیل داعش دان دویتن اف بابت هجی ببتن بابت یک ریزی و نقطه هفت پشکا همی لاینو الدوری یک مزه خرفه ببن بو هنده کو چاره سریا بابت اندیت ریجی بکن نک اوه بکن کشا و بو پتر جک دیر بیناوان لاینین سیاسی. بەڵێ کاک محمود باست لە زمینە سازی کرد پێتوانێت کە ئێستا ئەو زمینەیە لەبارە بۆی کە بابەتی ڕیفراندۆم لە نێوان لایەنەکان باز بکرێ و گلای بکرێتەوە زمینەکە لەبارە ئەخێر ئەزانی چی کاکچێت تۆ بۆ خۆتە زانی ئێمە ئێستا زۆر جار و هەمیشە ئەوەمان وتووە کە زیاد لە 1000 کیلۆمەتر ئێمە خەت لە خەتی تەماسین لەگەڵ شەڕی دڕندەترین دەوڵەت و دڕندەترین ڕێکخراوی تیرۆریستی هەر لە خانەخینەوە بگرە هەتا دەگاتە کوبانی 1500 کیلۆمەتر ئێمە لە شەڕین ڕاستە خۆشببختانەی سە بەشێکی ئازاد کراوە 600 کیلۆمەتر ئێمە هێزی پێشمەگەمان لە شەردایە ئەمە لەلایەک لەلایەکی تر ئێمە لە ڕابردوودا یەکێ لە گرفتە سەرەکیەکانی میلەتی کورد ئەو ناوچانەیە کە داگیر کراوە ناوی لێنراوە ناوچەی کێشە لەسەر ئەویش ئەوەیە زیاد لە تقریبەن لە 40 دانیشتوانی هەرێمی کوردستان دەکەوێتە ئەو سنوورە تۆ پێویستە لەو سنوورە ڕاپرسی بکەیت و پێویستە ئەو زمینە سازی لەو سنوورە بکرێت بە جۆرە لە جۆرەکان ئەمنیەتی تەواوی ئەو سنوورە کە ئێستا ئێمە زیاد لە 1600 پێشمەگەمان لەوێ شەهید بووە خوێنێکی زۆرمان داوە 8,000 بریندارت هەیە خۆ دەبێت تۆ ئەمنیەتی ئەو ناوچانە یەکلایی بکەیتەوە سنووربەندی خۆت بە جۆرە لە جۆرەکاندا ڕێژیتەوە کە مەترسی لەسەر سنوورەکانی یەکلایی بکرێتەوە کە ئێمە ئێستا لە شەڕێکی بێبەرانبەرداین ناتوانین نەتۆ نازانی ئەم شەڕەکە یەکلایی ئەبێتەوە کە خەرجیەکی زۆری دەوێت و پشتیوانێکی زۆر باشی دەوێت و داعشی بووەتە خەتەرێکی زۆر گەورە هەم لەسەر ئێمەش و هەم لەسەر وڵاتانی دنیاش بەگشتی ئەمە لەلایەکی تر ئێمە کۆمەڵێک کەم و کورتیمان هەیە ئەو کەم و کورتیانە پێویستە یەکلا بکرێت تاوەکو ئێستا سیمای دوو ئیدارەی بە هەرێمەکەی ئێمەوە دیارە تاوەکو ئێستا ژێرخانی ئابووری ئەم وڵاتەدا تەپیەوە نەتوانراوە بڕاست بکرێتەوە تاوەکو ئێستا نزیکەی 7 مانگە پەرلەمان ئیفلیج کراوە تاوەکو ئێستا کۆمەڵی پرچی گرنگ هەیە کە هەموو ئەمانە پێویستیان بە ساختنەوە یەکلاییکردنەوەیە ئەو کاتە زمینە سازی لە کاتێکا ئەبێ تۆ کۆمەڵە پایگای ئەساسی دەبێ یەک لەوانە ئەمنیەتی تەواوی سەر تاسەری کوردستانت پارێزراو بێ ئەمە لەلایەک قسادێکی باشت هەبێ لەلایەکی تر بەو جۆرە ئێستا وای لێ هاتووە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە دیوێکە و دەسەڵاتی کوردی لە دیوێکی ترە فەرمووی ئێستا تۆ ڕاپرسی بکە لە سەدا ئەکرێ بڵێم هەفتای ئەو میلەتە لەو دەسەڵاتی خۆی ناڕازیە خەڵک تووشی غوبن بووە خەڵک تووشی بێکاری بێمەعیشەتی هەموو ئەوانە کۆمەڵە گرفتی ئەم سەردەمن بۆ ئێستا لە هەر تاکێکی ئەم کوردە بپرسە بڵێ تۆ دەوڵەت کە یەکێکە لە ضرورەترین حیاتی ژیانی ئێمە وەکو ئۆکسجین ضرورە بۆ ئێمە ئایا تۆ دەوڵەتت دەوێت یا قوتی ڕۆژانە دەوێت ڕەنگە دەست بەوە بە بڵێ کاکەگیان تۆ تێرم کە دوایی پرچی دەوڵەتی کوردین بۆ یەکلاکەرەوە زمینە سازیەکان ئەمەیە کاکچیە کە تۆ پێویستاوە دوایی خاڵێکی تر ئەوەیە کە تۆ پەیوەندی دەرەکیەکان زۆر ضرورە بە نیشتمانی بکرێ زۆر ضرورە پشتیوانی نێودوڵەتیمان هەبێ زۆر ضرورە ئێمە کە لێرە سربەخۆیی کوردستان ڕائەگەێنین ئایا کام سربەخۆیی تۆ دەبێ دەوروبەر ئەقلیم و دەرەوە ئەوانە هین بێ من حەزەکەم ئەلێرە یەکشت پیشانی جەنابت و بینەرانی جەنابت و کاکڤەمانی بێنمەوە ئەوش ئەوەیە کە لە ئەو ماوەی ڕابردووە کە وەفدی یەکێتی ئەوروپا سەردانی سەرجەم حیزب و لایەنە سیاسیەکانی کرد و کۆمەڵێتانە و تەشەری لێداین بە ضروری ێزانم تەنها چەند خاڵێکی بخەمە ڕووی جەنابت ئەمە زمینە سازی نیە مەثەرەن بۆ نمونە پێمان ئەڵێن ئێوە لە حکومڕانیدا شکستان خواردووە دەنا نەدەگەیشتە ئەوەی چەندین مانگموچێ فەرمانبەرانتان پێ نەدرێ ئەمە قسەی من نییە ئەمە قسەی دۆستەکانمانە لە اتحادی ئەوروپی دووەم ئێوە ڕاستگۆ نەبوون لەگەڵ ئەوەی وتتان بڕوامان بە دیموکراسی هەیە دەنا دوای 25 ساڵ حکومڕانی ئەو مامەڵە نادیموکراسیە لەگەڵ پەرلەمان و حکومەت و ژیان حیزبایەتی ناکەن سێ ئێوە بەدەستی خۆتان لە ڕێی قەیرانێکی سیاسیەوە وێنای خۆتان لە بەرچاوی دنیا تاشیر کردووە ئێمەشتان وەکو دۆزی حراج کرد چوار ئێوە شەڕی داعشتان کرد و کەچی خەریکە بەهۆی ناکۆکی و شپرزەی ناوخۆییتانەوە بەرهەمەکەی ناچنەوە
ئێوە هەست بە لێپرسراوێتی سیاسی لاوازە خۆتان دڵسۆزی خۆتە ئەمە بەشێکە لەو شتانەی کە ئەتحادی ئەوروپی لە ڕۆژانە بەڕوومان نادەن ئەمە زەمینە سازی نیە لە ساتە وەختی گوێمان پێش هەموو شتێ ئاشتەوایی سەرتاسەری کوردستان زۆر زەرورە بکرێ و هەروەها مەسلحەت و بەرژەوەندی حیزبی لە پشتگوێ بخرێ و هەروەها ینی باهۆزی نیشتمانی و نەتەوەییمان بەرژەوەندیەکانمان بخێتە سەرسەروی هەموو شتێکەوە یەک خیتابی سیاسی و یەکگوتاری سیاسیمان زۆر زەرورە بکرێ زمانی زبر و جنێودان و تەشیرکردن دەبێت لە گۆڕنین ئەمانەیە دەبێ بدێ ناکرێتەوە لایەنێک پشتگوێ بخەیت و دوو لایەن بخێتەوە لە ڕابردووە 4-5 پرۆژەی هەبووە لە پەرلەمانی کوردستانە هەموو ئەم لایەنە هەم دۆست و هاوکاری پارتی بوون هەم حەلیف بوون هەم زمانێکمان پێکەوە بەسەر بدۆ خۆ تۆ ناکرێ مەثەن لە ساتە وەختێکی وا ئەم ینی زەمینە سازی بە چی لاونێنەی زەمینە سازی کە ئەمە نیە ینی ئەمە پرسێکی گرنگە و ڕەهەندی نیشتمانی هەیە دەبێ ئەم پرسە کۆدەنگی هەموو لایەکی لەسەر چکا وتم خۆ ناکرێ ئەم پرسە بە شەخسەنە بکرێ سربەخۆیی کوردستان پرسی شخصێک نییە پرسی حیزبێک نییە پرسی گۆڕان نییە پرسی پارتی نییە پرسی یەکێتی نییە پرسی نەتەوەیەکی گەورەیە کە لە شەرق ئەوسەدا ئەمڕۆ بووەتە لوبی سەرجەم نەتەوە و دیدگاکانی دنیا بەڵێ کاک مەمانەوەی کە کاک مححمود باسی کرد زمینەکە لەبار نییە ئەو دەڵێت سیمای دوو ئیدارەیی هەیە بارودۆخی خەڵک خراپە خەڵک برسیە خەڵک نانی دەوێت لە جیاتیەوەی دەوڵات و باسی لە سنوورەکان کرد و کۆمەڵێک خاڵی باس کرد سەبارەت بە وەفدانی کاتونە تارێم و ڕای ئەوانی باس کرد ڕای ئێوە چی ینی زمینەکە ینی چۆن ئەم زمینێ وا دەکرێت کە لایەنەکان پێکەوە کۆک بن و بڕیار بدەن و ئەو باسی لەوە کرد کە ئەمە ڕای دروستکردنی دەوڵەت بڕیاردان بۆ ریفراندۆم تەنها پێویست نییە بە ڕای لایەنێکەوە بەڵکۆ بێ هەموو لایەنەکان بڕیاری لەسەر بدەن بەڵێ بەڵێ کاک بەمان بەڵێ وا دیارە کاک بەمان پەیوەندی لەگەڵمان نەما هیوادارم هاوکارانم ئەو کێشەیەمان بۆ چارەسەرکەن کاک مححمود دەگەڕێمەوە لای تۆ سەبارەت بە بەوەی کە لە ماوەی ڕابردوو بارزانی چەند جارێک لێدوانیدا سەبارەت بە پرسی سەرۆکاتی پەرلەمان و لە نوێتری لێدوانیشیدا باسی لەوە کردووە کە پەرلەمانی کوردستان کارا دەکەنەوە ئەویش باڵبژاردننی سەرۆکێکی نوێ بۆ پەرلەمانی کوردستان ڕای ئێوە چیە وەکو گۆڕان ئەخر کاک چیە تۆ بۆ خۆتە زانی سەرۆکی پەرلەمانی کوردستان لە دووەم حیزبی هەڵبژێردراوی خەڵکی کوردستانە ئەمڕۆ بزوتنەوەی گۆڕان هێزێکە کارایە دیارە موقعەتی خۆی هەیە و هەروەها لە هەڵبژاردنەکانە دووەم گەورە هێزی براوە بووە و لەسەر ئەساسی ئیتیفاقاتی سیاسی و لەسەر ئەساسی ئیتیفاقێک کە بە یاسا ئەوە بکرێت تەفعیل بکرێ سەرۆکی پەرلەمان بووە بە سەرۆکی پەرلەمان ولا لە پەرلەمان هەم خەڵک جەماوەری کوردستان دەنگی پێداوە هەم پەرلەمانی کوردستان بە پارتیشەوە دەنگیان پێداوە خۆن هیچ شتێک بەبێ ئیمزای ئەو سەرۆکە هیچ شتێک بەبێ کۆبوونەوەی ئەو سەرۆکی پەرلەمانە کە جەنابی دکتۆری یوسف محەممەدە جا هەر کەسێ پێی خۆشەوە یا پێی خۆش نەبێ بەبێ ئەو ناکرێ تۆ چۆن ناتوانانی ئەم پەرلەمانە وەگەر خەیتەوە کارای کەیتەوە چی لێ بکەیت چی لێ بکەیت لە کاتێکە سەرۆکی پەرلەمان لە حیزبەکە کە 9 ملیۆن جەماوەری ئەم گەلەی لەگەڵە من تێناگەم بە من پێمان نییە هیچ حیزبێک بتوانێت پشتیوانی لەوەها پرسێکا بکە کە بە تۆبزی بۆ خۆی پرۆژەی هەبوو بێت 4 حیزبی باڵادەست لێرە یەکەتی گۆڕان یەکگرتو و کۆمەڵ هەموو ئەمانە پرۆژەیان هەبووە تا ئەم چ کەسادەش من لەگەڵ جەناب تا قساکەم هەر هەمویان سوورن جەقت لەسەر ئەوەکەنەوە کە پرۆژەکانی خۆیان سوورن لەسەر جێبەجێکردنی پرۆژەکانی خۆیان و هەر هەمووشیان سوورن لەسەر ئەوەی کە پەرلەمانی کوردستان بگەڕێتەوە بۆ دۆخی پێش ئیفلیجبوونی ئەو کاتە ئەگەر هەر گۆڕانکاریەک بکرێ ئەکرێ ئەویان پرسێکی ترە و پەرلەمانی کوردستان کاراکرێتەوە سەرۆکیی تری بۆ دەزیشان ئەکرێ ئەوە نازانم دەکرێت لەو کەسانە بەپرسی کە ئەوان ئەو ڕێیانادەن پشت بە چی یاسا و ڕێسایەگە بەسرێکە ئەو سەرۆکێکی تر یا پەرلەمانێکی یا سەرۆکایەتێکی تر دەزیشانەکە لە لای ئێمە ئەوە پێمانە شتێکی سیاسایی بێت و قابلی بەڵە کاک مححمود سەبارەت بە پەیوەندی ئێوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بارزانی دەڵێت گۆڕان ڕۆڵێکی تێکدەری هەبوو هاڵۆستی بەلاوە گرنگ نەبووە کاتە ینی پرسیارەکە ئێوە لە ماوەی ڕابردوودا ڕۆڵێکی تێکدارانتان هەبووە ئەزانی کاک چێتە بۆ خۆتە زانی بزوتنەوەی گۆڕان لە چرکە ساتی دروستبوونیەوە کە 25 حوتی ساڵی 2009 تاوەکو ئەم چرکە ساتە یەکێک بۆ لە
حیزبە ڕەسەنە ریفۆرم خواز و هەروەها ڕخنەگر و ئۆپۆزیسیۆنەکانی ساحەی کوردستان و جێی دڵخۆشی سەدان هەزار خەڵکی ئەم وڵاتەیە و تاوەکو ئێستا من پێم وایە بێ کۆمەڵێ پرسی گرنگی ورژاندووە و کۆمەڵێ ڕێنیشاندەری باشی بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و دەنگدەرانی خۆی بنیادناوە. ئەمە جانبێکی تر من تێناگەم ئەوان چیان بنیادناوە هەر کەسێک بێ من ناڵم پارتی هەر کەسێک بێ چی بنیادنەوە تاکو بزوتنەوەی گۆڕانتێکی بداتەوە. پێم وانییە شتێک بنیاد نەربێ بزوتەوەی گۆڕانتێک بزوتنەوەی گۆڕان هێزێکە دروست بووە بۆ چاکسازی بۆ پاکسازی بۆ بنیادنانەوە بۆ پتەوکردنی پایەکانی دیموکراتی بۆ هەموو ئەو پرسە گرنگانەی کە لە ڕابردووە بە جۆرە لە جۆرەکان بەلاڕێدا براون چاکی بکرێ بۆ هەموو بۆ لە گۆڕنانی هەموو ئەو گەندەڵیانەی کە لە ماوەی 25 ساڵی ڕابردووە هەبەوە هەر لە هەروەها لە ڕابردووە ئێمە لەگەڵ لایەنەکانی تری ئۆپۆزیۆن پاکێجی جاجیامان تەقدیم کردووە. ئەو ڕێکەوتنش کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە لە ڕابردووە بۆ ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان بەشداری حکوومەتی کردووە بە عەقدێک بووە کە لەسەر بنەمای چەند خاڵێک ئەویش خاڵی یەکەمی چاکسازیە و لە گۆڕنانی دوو ئیدارەیە و یەخستنی هێزی پێشمەرگەیە و هەموو ئەوانەی کە پێویستە وەک چۆن لە حکوومەتێکی سیستەماتیکیاکرێ لە وڵاتەشا بکرێ. جا هەم تەنها و تەنها گوناحی گۆڕان ئەوەیە کە دەستی بۆ پرسی هەموارکردنەوەی پرسی سەرۆکایەتی هەرێم بردو. جا کاکە پرسی سەرۆکایەتی هەرێم تۆ بۆ خۆتەزانی جەنابی کاک مەسعود بەرزانی کە لە ڕابردووە بووە بە سەرۆکی هەرێم بە ئەتیفاقات بەبێ هیچ ئەوەی کە بەدیلێکی بۆ دروست بکرێ دووجار لە پەرلەمانی کوردستانەوە جارێکتر لە هەرێمی کوردستانە لە ناو خەڵکەوە دەنگی پێدراوە احترام بۆ مەسە هیچ حیزبێک تاوەکویسە بەدینە بەڵام ناکرێت. کاک مەحموود دەگەڕێمە وڵات دەچمە لای میوانەکەم کاک بەمان لە زاخۆ کاک بەمان سەبارەت بە لێدوانی بارزانی سەبارەت بە ڕۆڵی گۆڕان کە باسی کردو بۆی کە گۆڕان ڕۆڵێکی تێکدەری هەبووە کاک میوانەکەم مەحموود حاجی عومەر دەڵێت ئەوان چیان کردووە تاوەکو گۆڕان تێکی بدات. بەڵێ کاک چیە ئەف نموزەجێ دیموکراسیەتە ئەڤروکە هەمی سەرانسەری دنیای بەحس لێتکەن کۆ بێ سمبولە کۆ چل ئەمریکا یان ئەوروپا یان وڵاتên ئەقلیمی و دەوروبەر و حتا تێتە ناوخۆیە هەرێما کوردستانیژی بەحس لێتکەن ئەوە ئەوێ کۆ سەردەستێ بەڕێز جەنابێ سەرۆکی هەرێما کوردستان و هەواڵبەندێتوی هاتیە دروستکردنەیە ئەو چه پەرلەمانی کوردستانی بتن کو شەرعیترین دامەزراوی وڵات هەرێما کوردستانەیە چه حکوومەتە هەرێما کوردستانی بتن چێژی دەسەڵاتە دادوەری بتن کو ئەوە هەرسێ ئەو جیهازن ئەوێن کو ئەڤروکە هەرێما کوردستانی افتیخارێ پێتکردن چل نافخۆیە هەرێما کوردستانی چلجیش دەرڤەیە هەرێما کوردستانی و دیسانژیش لای یاساییژی و کو اعتراف پێ هاتیەکردنێ کو دستوری هەرێمیشەیی عراقی کو المادە 117 اعتراف و ئیقرارە ئەوان دەسەڵاتن هەی یەکری ji ber hindê jî ku ew bizav û hewlê hatîn kirinê pêştêr bû têkdana vî serûsîmayê hebî ew bî ku harîkar nebiye ku zîtir prosa dîmokrasî yan jî ew sekterê ku yê pêkhatina yê ku navxweya herêma Kurdistanê durust bî zîtir bigihête wî encamî ew ê ku Evrûke ez weku hewlatî û hemî hewlatiyên herêma Kurdistanê temenayê lê dikin ku barzanî ku daxuya xweya Evrûke jî de behs lê kiriye ku mesela serbexweya Kurdistanê yani zêdetir tenêya bî egerê gîrokirina evî vê pirsê yan pirsên dîtirê ji ber hindê jî parlamentarekî Partî Demokratî Kurdistan yani pê wayê ka goran rolî têkderanî hebû گۆران ڕۆلێکی gelekî xirab dît ku her desthavetina wana ku wan xwepêşandanên ku Partî Demokratîk Kurdistan bi xwe kiriye amanc û dest daye sotina baregayên wan ku sinorê îdareya Silêmaniyê ku karekê gelekî baş nebî ku rîw sîmayê herêma Kurdistanê têk da proseya rêvebirin û îdarekirinê welatî da pek xist ev hemî ew eger bîn belê kak çiya ev hindek نقطة كود أمشين الدهاتي بحث بكين أفريقيا نقطين مشترك دفيتن بارتي ديمقراطي كردستان وجورانت نافرة خدا بينن هر وكيل بيشترجي ما بحث كري كو ملفه كو بابت سربخويا كردستان يانجي هر چه نقطة كادي تري بيتن كو چه برنگاريا داعش بتيان هر بابت كادي تري بيتن أم هميش شين بكين أو نقطة أو كو ريكفتن دي تري السر بكين بله كاك بمان دقرر مولات كاك محمود كاك بمان دلت قرآن رولك خراب يبو و هاوکار نەبوون بۆی پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستان بەرەو پێش بچێت لەگەڵ ڕێزی زۆرم دیارە ئەوە بیانوویەکە و پێم وا بێ
هینێکی زۆر لاوازە با بگەڕێمە بۆ تەنیادەوە بۆ تۆزێک سەبارەت بە قسەکانی کاکڤەمان بۆ ئەو پشێویانەی لە ڕابردوودا لە قڵازیە تاکە لا ڕوویاندا لەو مزاهراتانەی عەلە ئەساس گۆڕان بۆ ئەوان پارتی بۆ خۆشیان چاکەزانن هەموو لایەنەکان باشەزە من بۆ خۆم لە دەم بەڕێزی کاک جەعفەری مێکی جێگری پەرلەمانی کوردستانم بیستووە کە بۆ خۆیان گەیشتنەوە و قەناعەتەی دەستی گۆڕان لە پشت ئەم دۆخۆنیەوە هەروەها هەر کاک جەعفەر بەڕێزیان بە ئێمەی گوتوتی کاک مەلا بەختیار لە کۆبنای پێی وتوین کە گۆڕان لە پشت ئەم دۆخەوە نییە شاهێدی حاڵیش هەر لە زاخۆ تا ئەگاتە کەلار بربەز لە قایمقامی زاخۆوە هەروەها ئەندامی پەرلەمانی ئێمە کە کاک ئەیوب مەسئولە لە لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان یەکێک بووە لەو بربەستانەی کە ڕێگەی نەداوە ئەوە بکرێ خۆشیان و حەقەدە باشە زانین گریمان بزوتنەوەی گۆڕان لە پشتی ئەوانە بوو جاکاکە بۆ پەرلەمان بە قوربانی حیزبایەتی بکرێ ئەگەر بزوتنەوەی گۆڕان دەوری تێکدەرانەی لە دۆخەکە هەبووە و مزاهرەی کردووە ئەوەی کردووەوانە بووە زۆر باشە دەبوو هەردوو حیزب چارەسەری ئەم گرفتیان بکرێەوەکو لە ڕابردوودا یەکێتی و پارتی دەیان شەڕی لەمەش گەورەتر و ساخن و گەرمیشە بۆ و چارەسەرکراوە لە ڕێگەی حیزبەوە ئەکرا بزوتەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان لە ئاستی باڵادا لیژنەیان تەشکیل بکرێ بە دوواداچوونیان بکردوایە تا ئەم جرکە ساتەش من قسە بۆ جەناب و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەی جەنابتان ئەەکەم ئەوەیە بزوتنەوەی گۆڕان لە بەیانی زووتنی ئستعدادی تایە با پارتی بێتە پێشەوە بچین لیژنەیەک تەشکیلکەن لە قڵازیەوە تا کەلار ئەگەر دەرکەوت بزوتنەوەی گۆڕان دەستی هەبووە لە ئەوانەدا با فەرموو لە دادگا سکاڵا تەقدیم بکەن ئەمە لەلایەکی تر دەکرا ئێمە کاکڤەمانیش ئاگدارە ڕۆژی 12دا دەبوو کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بکرایە حتا کارنامەش بەسەر ئێمەدا دابەش کرا بەڵام هەر 2 ڕۆژ پێش ئەوە پێما بێت لە 10 مانگ یا 9 مانگ بوو لەلایەن بەشێک لە فراکسیۆنەکان و ئاگداری سەرۆکی پەرلەمان کرایەوە ئەو کۆبوونەوەی با تەخیر بکرێت لە بیرمە ڕۆژی دووشەمەش بوو با تاخیر بۆ چەند ڕۆژێکی تر ئەگەر ئێمە ڕێگە بەوە بدرایە جەنابی سەرۆکی پەرلەمان بەهاتایەتەوە بۆیە لە ڕۆژی 12دا کە ئەو پشێویانە ڕوویدا کۆبوونەوەکە لە پەرلەمانە بکرایە لیژنەیەک لە سەر جەملایەنەکان لە پەرلەمانی کوردستانەوە تەشکیل بکرایە لە قڵاتزێوە تا دەگاتە هەموو ئەو شوێنانە تا کەلار کە پشێوی و ئاڵۆزی تیا ڕوویداوە دەکراوە لە ڕێگەی حیوار و لە ڕێگەی یاسا و لە ڕێگەی دادگا چارەسەری ئەو پرسانە بکرایە و ئەو حوتمانگە پەرلەمان ئیفلیج نەکردایە کە حکوومەتێکی شکست خواردووی بێ پەرلەمانمان هەبێ ڕەنگە لە پێشایی دۆستەکانمان چ لە ناوخۆ چ لە دەرەوە چ لە ئەقلیم ئێمە جۆرێک لە جۆرەکان ئەوەمان پێوەدا بۆیە لە ڕابردوودا هەموو ئەو هەلانەی هاتۆتە بەردەستی کورد هەر لە سەرەتای بیستەکانەوە تا ئەم چرکە ساتە کۆمەڵی هەلی گرنگ بۆ میلەتەکەمان هاتۆتە پێش بە هەوراز و نشێوی جیاجا سەرکەوتوین بەداخەوە لە یەکێ لە محەتەکانی حیاتی سیاسی ئێمە نەمانتوانی ئەو هەلانە بقۆزینەوە تەمە ناکەن ئەو هەلانەی دێتە پێشەوە نەکرێت بە قوربانی هەندێک پرسی حیزبایەتی و هەندێک گرفتی ئەوانە ئەگەر بێت و بزوتەوەی گۆڕان دەستی بۆ پرسی یاسای سەرۆکایەتی هەرێم نەبردایە و ئەوە نەکردایە ڕەنگە ئەوەش ئێستا ئەوە نەوترا فەرموو با ئێستاش سەدادمانتیایە با بدرێ بە دادگا و لیژنێت لێکۆڵینەوە تەشکیل بکرێ هەر کادرێکی ئێمەی تیابێ ئەگەر نەچۆ بەردەم دادگا و کاتە کاکڤەمان و برادرانی پارتی دیموکراتی کوردستان حەقیانە بازدا پشەی بزوتنەوەی گۆڕان بکەن بەڵکو ئەوەیە بزوتنەوەی گۆڕان هێزێکە خاوەن خیتابی سیاسیانەی خۆیەتی بە لە وەڵامەکەم وەرگرت کاکڤەمانەوەی کاک مححمود باسی کرد پێویست بوو کە ئەوە دەڵێت پێویست بوو لە ڕێگەی یاساوە ئەو بابەتیان یەکلایی کردایەوە سەبارەت بە ڕووداوەکانی ڕابردوو و مەلەفی ئەمنی ئەوە باسی کرد لای یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانەوە چەند نمونەیەک شیێناوە لەسەر بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی کە ئەوان وتویانە کە دەستی ئەوانی تیان نەبووە یعنی باشتر نەبوو لە ڕێگەی یاسا و بابەتی یەکلایی بکرێتەوە کاکچیا سەبارەت بجانب یاسایی ئەمە و پارتی دیموکراتی کوردستان کو ئەو هەنگاوێن پێوی بەرەف یاساییکردنا وێ مەسەلێ و وەرگرتنا ڕۆلێ دادگەهێ سەر ئێکلاییکردنا وێ بابەتی وێ پرسا وی دەمی طبعا ئەvە تشتێکی قاتعە و پارتی دیموکراتی کوردستان پێنگاوێن پێوی بهاوێتین و دێ بەردەوام بتن جی تاکو ئەخیر بڕیارا دادگەهێ سەر ئەوی مەلەفێ هە دەرت چتن و کو ئەوژی سزادانە وان کەسولایان ئەوێن کل هەم هاندەر بینە یعنی تحریزاوی مەسەلەی کردە هەم ژیک و ئەنجام دەربینە و پاشەکشل وێ چەندێنایەتەکردنێ و هەم بۆ زڤڕاندنا مافێ پارتی دیموکراتی کوردستان و لایەنگرێن پارتی و ئەو کەسێن کۆ بینە مزاحیک و گیانە خۆشیشت وەک وان کارەسەتاداژ دەستداین هەر گریمانەیەکە بچیت ئەگەر بێت و کاک مححمود الڤێرێت بێتم بەراەتە گۆڕان دیار بکەتن
گریمانەیەکە بچیک ئەگەر وەسابەتن کۆ گۆڕان پشتوێ مەسەلەی نەبیان پشتوێ بابەتی نەبیە ئەری بۆچی پارتی ببتن ئامانج یعنی چ تشتە لێرە دەستی پارتیدایە ئایا لیژنەیە یان ڕێکخراوەکە پارتی کەی موچەو داهات و قوتی خەڵکی وێ دەڤێت دەستیدایە ئایا قایمقامی نینە کۆ قایمقام خۆ سەر بزاوا گۆڕانڤایە یانژی ئەم بێژین پارێزگار نینە کۆ پارێزگار سەر لایەنەکی دیتریە سیاسی بە کەواتە ئامانجگرتنە پارتی تنێ بۆ هەندێ بیە کۆ پارتی ئەو دیتە کۆ بە بەردەوام بی لەسەر مەسەلەی نەتەوەیی بیە ji ber هەندێ ژی تنێ پارتی ئامانجگرتی ئەگەر نە van navçeyên لە وەڵامی قسەکانی هەردوولاتان خۆشبەختانە سەرنەگرت لە وەڵامی قسەکانی هەردوولاتان باستان لەوە کرد کە پێویستە زەمینە سازیە بێەوە ڕای لایەنەکان بۆ پرسی ڕفراندۆم و دەوڵەتی کوردی ینی یەک ڕاهەبێت بۆی کە بڕیار بدرێت پێت وایە ئێستا زەمینە سازی ئەوە هەیە کە لە نێوان ئێوە پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان خاڵی هاو بەش بێ بۆی دانیشتن ئەنجام بدەن تصورت کەم کۆ ئەو زمینە سازیە کۆ پێدویە بابەتی ڕفراندۆمی سەر بێتە ئەنجامدان یانژی کۆ هەرێما کوردستانی بەرەفگەلی خۆ بزەفرەتن بۆ هەندێک و بڕیاری سەر چارەنویسێ خۆ بدەن کۆ هەم مافەکێ سروشتیە وانایە هەنجی هەمژی مافەکێ کۆ یەهاتیە نوێسینێت هەمی چت میساقی ئەمم المتحیدا بێت یانژی جارنامە جیهانیە مافێ مرۆڤ بێتن و حتا تێتن سەر دستۆری عێراقیدا بتن کۆ ژیانبێ یاسایی کۆ یە متەوافرە بۆ خەڵکی هەرێما کوردستان و شێم پێنگاوێ بەرەف باوێژن ئەگەر بێت و لایەنین سیاسیین هەرێما کوردستانی بەهانەیە هەندێک بگرن کۆ ئەڤریکا زەمینە سازی نینە تەسەورا من وەکو شەخص ئەڤەیە کۆ زەمینە سازیەکە گەلک باش ئەڤریکا بەردەمی خەڵکی هەرێما کوردستانی هەیە و هەمی هێزۆلایەنی سیاسیژی شێن سەروان خاڵاب گفتوگوی بکەن بۆ هەندێک بزانن چه خاڵین هەفبەش هەنە کۆ زەمینە سازی سەربێتە ئەنجامدان چه خاڵینن بۆ هەندێک و شێن زەمینە سازیە باشتر بکەم بۆ ئەv پرۆسەها زیاتر تەخیر نەبێت بەلکو بشێن پێنگاوێن جدیتر بەرەف باوێژن ئەگەر خاڵبەن بکەین چه جانبێ ئابووری بتن ئەڤریکا هەرێما کوردستانی یا شیعە سەرکەفتنێ بینێتن هەناردەکردنا جانبێ نافتا خۆدا ئەگەر جانبێ ئەمنی بتن هەرێما کوردستانی یا شیعی ببتن سمبۆل یان شیان ببتن ڕەمز سەر ئاستی نێودەوڵەتی بۆ هەندێک و هەمی خەڵک پشتەوانیە لێ بکەن و هێزا پێشمەرگە ئیثباتە خۆ بکەن شێن ئیستیقرارێت ناوچە خۆدا پەیدا بکەن بەڵێ کاک مەحموود سەبارەت بەو پرسیاری کە لە کاک بەمانم کرد خاڵی هاوبەشەیە لە نێوانتان بۆی گفتوگۆی لەسەر بکەن و بڕیاردان بۆ پرسی ڕاپرسی ڕفراندۆم یاخود دەوڵەتی کوردی وا پێویست نییە کامولایەنەکان کۆک بن هاوبەش بن لەوەی کە بڕیارێک بدەن ئەکید ئێمە جەنابەت قسەی دڵی ئێمەت کرد کاکە ئێمە خاڵی هاوبەشمان زۆرە و ئێمە نەدژی پارتین و دژی هیچ هێزێکی سیاسیشین ئێمە بۆ خۆمان سیاسەتەکەین خاوەن ڕێی و خیتابی سیاسیانەی خۆمانین و ئەگەر پارتی گۆڕان بە دژمنی خۆی بزانێ ئەوە پێما بێ سەهو تێگەیشتەوە و غەڵەتیش دەکا ئێمە فعلەن خاڵی هاوبەشمان زۆرە تاکە چارەسەریش ئەوەیە بگەڕێنەوە بۆ خاڵی هاوبەش بۆ یەکدەنگی بۆ دیالۆگ بۆ پرسە سیاسیەکان دەبێت بە ڕێگەی گفتوگۆ چارەسەر بکرێت و نابێ یەکێ لە گرنگترین شتەکان ئەوەیە تاوەکو ئێستا خوێنە ڕژاولۆ بنە کاکە بزوتنەوەی گۆڕان هێزێکی بێچەکە من پێم وابێ ئەو کێشە و ئاریشانەی کە ئێستا تا ڕادەگەیشتۆتە چڵەپۆپە لەگەڵ پارتیدا ئەگەر لەگەڵ هێزێکی ترا پارتی بیکردبایە کە خاوەن چەک و ئەسلحە ڕەنگە ئێستا دۆخەکە بە جۆرێکی تر بگەیشتە کاک مەحموود وەڵامەکەم دەستکەوت زۆر سپاس بۆ وەرێک لە بەڕێزان مەحموود حاجی عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە بەشەخسانە نەکرێتەوە پرسی دەوڵەتی کوردی پرسیەکە پرسی هەموو میلەتی کوردە نەک پرسی شخصێک و کەسێک و ئانە بە یاسا بۆ وەسیقەی یاسایی دەبێت کاکە بەڵێ زۆر سپاس بۆ ڕێک لە بەڕێزان مەحموود حاجی عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان کە لە شاری سلێمان و لەگەڵمان بووی هەروەها بەمان فەیسەڵ ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە لە زاخۆ لەگەڵمان بوون سپاس بۆ بەشداریتان لەگەڵمان سپاس